شۆڕشی دەرسیم 1950 مردن نەک خۆ چەماندن. دەرسیم کەوتۆتە سەر چیایەکی دوورە دەست و هیچ لوتکە شاخێک یان چیایەکی دیکە بەسەریدا زاڵ نییە و شوێنەکەی تا ڕادەیەکی باش بەرزە. چیاکە لە هەموو لایەکەوە تەلان و هەڵدێرە و تا بڵێی سەختە و تەنیا یەک ڕێگای تەسک دەچێتە ناو دەرسیم و چواردەوری ڕێگاکەش دووبارە تەلان و هەڵدێرە. دەریاچەیەک لەسەر چیاکە هەبوو کەوایان لێ کردبوو ئاوی دەریاچەکە بێننە سەر ڕێگاکە و هەر کاتێک بیانەوێت لافاو لەسەر ڕێگاکە دروست بکەن. نزیکەی 4 تا 5,000 خانوو لەسەر چیاکەن لەگەڵ ژمارەیەکی زۆر باخچە و پاوانی بەرفراوە. جارێکیان ئەحمەد پاشا کە جێگری سەر لەشکری سوپای عوسمانیە لە ئەرزڕۆم هێرشی کردە سەر ئەو شوێنە و ویستی بیگرێ، بەڵام دەرسیمیەکان ئاویان بەردایەوە سەر ڕێگاکە و پیر و ژن و منداڵ لەسەرەوە بەردیان بەسەری سەربازەکاندا دەدا و پاشایان ناچار کرد پاشە کشە بکە. ئەمەش تاکتیکێکی شەڕ بوو لای دەرسیمیەکان و لە هەموو ئەو هێرشانەدا کەڵکیان لێ وەردەگرت. قۆستەنتێنیە و سوڵتانی عوسمانی کە ئەو کات سوڵتان عەبدولمەجیدی یەکەم بوو لە زستانی ساڵی 1950 بڕیاری هێرشکردنە سەر دەرسیم و داگیرکردنی دەدەن. دەرسیم ئەو کات لەلایەن سێ بەگزادەی دەرسیمەوە بەڕێوە دەبرا، سێ بەگزاد، بەڵام لە دیارترینیان هیران بێ کە دەسەڵاتێکی باڵای لە دەرسیم هەبوو. بە شێوەیەکی گشتی ئەو کات سەردەمی سوڵتان عەبدولمەجیدە لە دەوڵەتی عوسمانی. لەو کاتە دەوڵەتی عوسمانی بڕیاری گەڕانەوەی دەسەڵاتی مەرکەزیەتی دابوو بۆ هەموو ناوچەکانی دەوڵەتی عوسمانی. لەو چوارچێوەشدا مێنیشینە کوردەکان لە نێوبرابوون، وێ دەوڵەتی عوسمانی قبوڵی نەبوو دەسەڵاتی دەرسیم زۆرێک لە سەربەخۆیی هەبوو. وەگەوەی کە نووری دەرسیمی لە کتێبەکەی مێژووی دەرسیم دەڵێ دەرسیم تا ڕادێکی زۆر بە درێژایی سەردەمی دەوڵەتی عوسمانی سەربەخۆ بووە. وەی دەوڵەتی عوسمانی دەویست لەو سەربەخۆی دەوڵەتی عوسمانی بڵێن دەرسیم بدات و نەیهێڵێت. بێگومان هیران بێ و بەگزادەکانی دەرسیم و خەڵکی دەرسیم قبوڵیان نەدەکرد کە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی بگەڕێتەوە ناوچەکە. بۆیە پێشوەختە ئاگایان هەبوو کە دەوڵەتی عوسمانی دەوێت هێرشکاتە سەر دەرسیم، لەبەرەوە دەستیان کرد بە خۆمە ئامادەکاری و پێشوەختەیەکی یعنی ئامادەکاریەکی پێشوەختیان کرد بۆی بتوانن بەرگری بکەن لە بەرامبەر هەر هێرشێکی لە ناکاوی دەوڵەتی عوسمانی. کوردنشینانی دەرسیم لە ڕاستیدا ئەوان لە ڕووی بیر و باوەڕی ئاینیەوە جیاوازن لەگەر کوردنشینەکانی ناوچەکانی تری باکووری کوردستان و ناوچەکانی دیکەش، چونکە ئەوان بیر و باوەڕیان عەلەویە، کوردی عەلەوینە. ئەوەش بەمانای ئەوە نینە ئەوان لە ڕووی بیر و باوەڕەوە شیعانە، چونکە زۆر کەس وا تێگەیشتووە کە دەڵێ عەلەوی شیعە، بەڵام کوردە عەلەویەکان بیر و باوەڕێکی تایبەتە. بۆیە و ئەم کوردە عەلەویانە بە بەردەوامی کێشە و ململانیان هەبووە لەگەڵ دەوڵەتی عوسمانی بەهۆی جیاوازی بیر و باوەڕیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی و ئەو ناکۆچیانە زۆر شەڕ و جەنگ و ماڵوێرانی بۆ کوردە عەلەویەکان لێکەوتوتەوە. لە بروسکەیەکی جیمس برانتی کۆنسڵی شانشینی بریتانیا لە ئەرزەڕۆم کە بۆ فیسکاون پالمەرستن وەزیری دەرەوە لە 21 جوونی 1951 ناردوێتی باسی هێرشێکی کوردەکان دەکا بۆ سەر کاروانێک کە دەچووە ئەو بنکەیەی لەشکری لێبوو لە چیاکانی دووژووک و دەڵێ گەورە شەرەفی ئەوەم هەیە کە بە ئێوەی مەزنی ڕابگەێنم. دوێنێ هەواڵێک گەیشتووە، کاروانێک کە 100 ئێستریان پێبووە، بارەکانیان چەک و زەخیرە و پارەی زێر بوون. لە خەرپوتەوە بەرەو بارەگای لەشکر دەڕۆیشتن، لە چیای دووژووک لەلایەن کوردەوە هێرشیان کراوەتە سەر و 8 تا 9 چەکداریان لێکوشتون و دەستیان بەسەر تەواوی ئەو بارەی لێسترەکان بووە گرتووە. ئەو شۆڕەشەی کە لە دەرسیم ڕوویدا لە ساڵی 1950 دەتوانم گەڕینەوە بۆ پێشخانێکی مێژووی کە بڵێن پێشینەیەکی هەیە. ئەو پێشینەیە کە لە 1970 دەست پێکاتن کە کاتێک کە هۆزی حەسەن و بانگێشتەکری لە بۆ ناوچەی دەرسیم لەلایەن یوسف پاشای ئەو کاتێکە والی ئەرزەڕۆم بووە لەوێ بۆی سەرکوتکردنیان، چکە دەڵێ ئەو هۆزی حەسەن و کە لە دەرسی من هۆزێکی زۆر یاخینە
بۆی کەوا ئەڵێن ئێوە ئەبەخشتێن و فەرمان هاتووە لەلایەن سوڵتانی عوسمانیەوە کە ئێوە لە هەموو ئەو کارانی کە پێشتر کردوتانە بەخشراون بۆیە کە بانگێش شتێوانەکردن دوای دوو شەو سەری ئەو کەسانە لە لاشیان زیاکرێتەوە کە سی سەرۆک هۆز بووە لەگەڵ سی لە پیاوەکانیان ئەو چکە ئەو کاتە لە ناوچەی چەمی گەشتگەزەکان بووە ئەو چمیش گەزەکان دەڵێن ئێمە چۆن ئەوی شە بکەین دەڵێنەوە ئەو فەرمانی سوڵتان هاتووە کە سەریان بپەڕێنن اینجا ئەمە لە یادەوەری دەرسیمیەکاندا بە درێژایی ئەو مێژووی سەدەی 19دا لە یادەوەریاندا مابووە تاوەکو ئێستاش. مانگێک بەسەر نامەکەی یەکەمدا تێدەپەڕێەوە ئەمجارە لە بروسکەیەکدا جەیمس برەنتی کۆنسۆڵ چەند زانیاریەکی ورد بۆ ڤیسکاون پاڵمەرستنی وەزیری دەرەوە لە 22 جوڵای 1950 دەنێرێت. گەورم چەند زانیاریکی وردم لەبارەی کووردە دووژووکەکان لە بەردەستە کە لەلایەن ئەو دکتۆرە پۆڵەندی بۆ ماوەی 2 ساڵ نێدرانە بارەگای موشیر ڕەشید پاشا بۆم نێدراوە. بنکەی سەرەکی موشیر لە کۆرزاتەوە نزیکەی 15 کاتژمێر لە خەرپۆ دوورە. عشیرەتە کوردیەکان هەموو هێزی خۆیان لە دەرسیم کۆ کردوتەوە کە نزیکەی 6 تا 7 کاتژمێر لە کۆزاتەوە دوورە. هێزی موشیر لە 7,000 هێزی نظامی و 20 تۆپ و 60,000 چەکداری نانیزامی پێک دێ. لەو 60,000 2,000یان ئەلبانی بوون کە لەلایەن عەبدوڵڵابەی سەرکردایەتی دەکران کە بەم دواییانە لە قوستەنتینەوە هاتبوو. 500-600 کەسێکیشیان کریستیان بوون کە بە خۆبەخشی چووبوونە پاڵ موشیر و چەکدارەکانی دیکەش لە کوردستان لە شارەکانی جزیرە و ماردین و دیاربەکر و قارس کۆکرابوونەوە. کوردی دەرسیم نزیکەی 3,000 چەکدار دەبن و 3 بەگ سەرکردایەتیان دەکەن و سەرکردەی هەمویان هیرەم بێیە. کۆنسڵ لەم بارەیەوە دەڵێ ئەم پیاوە خاوەنی کەسایەتێکی بەهێزە و بووبێر و ئازایە. طبعا ئەو کاتە موشیر وەکو فەرماندەیەکی لەشکی عوسمانەکان داوای خۆ بەدەستلۆدانی لە خەڵکی دەرسیم کرد بەڵام خەڵکی دەرسیم بڕیاریاندا بەرگری بکەن بەرگری و مقاومەت بکەن لە بەرامبەر هێرشێکی دەوڵەتی عوسمانی. دەوڵەتی عوسمانی نوێنەرێکیان ناردە لای هێرانبێ طبعا بدایەت ینی بە جۆرێک لە جۆرەکان بڕیاریاندا نوێنەرەکە سەر ببڕن و سەرەکەی بۆ موشیر بنێنەوە بەڵام دواتر لەو بڕیارە بە شتێکی باش و ناشرینیان زانی بۆیە بڕیاریاندا کە ڕێز لە نوێنەرەکە بگرن و بە نوێنەرەکەیان گوت کە بچۆ لای سەرکردەکەت پێی بڵێ کێمە بەرگری دەکەین مقاومە دەکەین و خۆمان لە بەرامبەر هێرشی دەوڵەتی عوسمانی ناچەمێنین. ئەو ناوچەی دەرسیمیەکان دەوڵەمەند بووە بە لایەنی کانزاییەوە بە تایبەتی لە زێر و زیو و بەریتانیەکان زۆر گرنگیان پێداوە تایبەتی کە کۆنسوڵخانەیانە بۆ لە ئەرزەڕۆم بە تایبەتی لە سەدەی 19دا بەریتانیەکان دەخالەتیان کردووە لە کاروباری کورد و لە دەوڵەتی عوسمانی و بە تایبەتیش لە سەپاندنی دەسەڵاتی مرکزیەتی عوسمانی ناوەندگرایی عوسمانی لەو ناوچەیەکەوە بیسەپێنن بەسەر کووردە. لە 2 سێپتەمبەری 1950 کۆنسڵ دەڵێ زانیاریەکی ئەوتۆمان لەبارەی ئەو ئۆپراسیۆنە نییە کە دژی کوردەکان لە ئارادایە. بەڵام 2 هەفتە بەر لە ئێستا هەواڵی ئەوەمان پێگەیشت کە هێزێکی زۆر بەرەو ئەو بارەگایە چوون کە عوسمانیەکان لەسەر چیای دووژووک دایان ناوە. بەڵام لە ڕێگادا کورد هێرشیان دەکەنە سەر و ژمارەیەکی زۆر کەمیان نەبێ کە توانیویانە ڕابکەن ئەوانی دیکە کە ژمارەیان 200 کەس دەبوو هەموویان کوژراون و کەلوپەلەکانیان دەستیان بەسەردا گیراوە. هۆکاری ئەوەی کە هێزەکانی دەوڵەتی عوسمانی بە بەردەوامی هێرشیان داهێنا سێر دەرسیم بۆ چەند فاکتەرێک دەگەڕایەوە. یەک لەوانە جیاوازی بیر و باوەڕی ئاینی بوو. هۆکارێکی دیکەی ئەوە بوو کە ئەو ناوچەیە دەوڵەتی عوسمانی بە هیچ شێوەیەک نەیتوانی بوو وەکو ناوچەکانی دیکە کۆنتترۆلی بکاتن و ئەو ناوچەیەش ڕقێکی زۆریان لە دەوڵەتی عوسمانی هەبوو بەهۆی ئەوەی کە بە بەردەوامی هێرشی دەهێنایە سەریان و هیچ گرنگجێکی بەو ناوچەیە نەدەدا نە لە ڕووی پەروەردەیەوە نە لە ڕووی ڕێگاوبانەوە و بۆیە دەوڵەتی عوسمانی و مەسەلەی بات
یەک لەو فاکتەرانە بوو کە ئەویش ناپۆشی زۆری خستووە چونکە خەڵکی ئەم ناوچانەواتە کوردە عەلەویەکانی دێرسیم بازی ساڵانیان وەکو ناوچەکانی تر بە دەوڵەتی عوسمانی نەدەدا چونکە هیچ خزمەتگوزاریەشیان نەبوو بۆیە دەتوانین بڵین سربەخۆیەشیان هەبوو لە بەڕێوەبردننی ناوچەکانی خۆیان. سەرچاوەیەکی هەواڵی دیکە دەڵێ شەڕێکی سەخت لە ئارادایەوە ئەو دوو هێزەی لەگەڵ ئەحمەد پاشا و وەلی پاشا یەکیان گرتووە شەڕ دەکەن و لێرە لە ئەرزەڕۆم جەڕاحی خەستەخانەیەکیان ڕاستپاردووە شوێن بۆ پێشوازیکردن لە 40 تا 50 بریندار ئامادە بکە. کۆمەڵک شۆڕش و ڕاپەڕین لە ناوچەکانی دێرسیم ڕوویاندا لەوانە لە ساڵانی 1950 بەڵام هیچ لە هەڵمەتەکان بەپێی سەرچاوەکان و بەپێی بەڵگەنامەکانی عوسمانی سەرکەوتوو نەبوون بە تایبەتیش دوو هەڵمەتی یەکەم ئەو هەڵمەتانە بوون کەەوە عوسمان پاشای سەرکردەی سوپای ئەنادۆڵ ئەو وەفاتی کرد کە مرد ئیترە تا شوێنیان لە پڕکردەوە لەلایەن محەممەد ڕەشید پاشاوە ئەمە وای کردکەوە سەرکوتکردنی شۆڕشی دەرسیم دوا بکەوێتن لە دەوڵەتی عوسمانیدا ئەو بۆ شێوە بوو کەەوە هات لە ساڵی 1950 لە حوزەیرانی 1950دا هەڵمەتی عوسمانی بۆ سەر ناوچەکانی دەرسیم دەستی پێکرد. چەند ڕۆژێک دوای ئەمە پزیشکێکی ئەوروپایی کە ماوەی 2 ساڵ لە ناو هێزی عوسمانیەکان دەبێ دەگەڕێتەوە و لەو کاتەی دەیەوێ لە ئەرزەڕۆمەوە بەرەو قۆستەنتینیە بڕوە زانیاری لەبارەی شەڕ و بەرەنگاربوونەوەی هێزی موشیر ڕەشید پاشا و هێرمبەگ دەداتە جەیمس برانتی کۆنسڵ و ئەویش لە 10 سێپتەمبەری 1950 بۆ وەزیری دەرەوەی شانشینی بریتانیای دەنێرێ. ئەرزەڕۆم 10 سێپتەمبەری 1950. گەورە دەمەوێت ئەوەت پێڕابگەێنم کە جەڕاحێکی ئەوروپی تازە لە شەڕگەڕاوەتەوە و کۆمەڵەیەک هەواڵی لا هەن ئەو زیاتر لە 9 مانگ لەگەڵ لەشکردا بۆ و سەردانی زۆربەی شوێنەکانی کردو و زۆر بە وردی شارەزای شوێنەکان بووە. ئەو دەڵێ لەشکر تەنیا لە 6 بەتالیۆنی نیزامی پێک دێ و ژمارەی چەکدارانی نانیزامی 14,000 تێناپەڕێ. بەم دوایانە ژمارەی زۆر چەکداری نانیزامی ڕۆیشتون و ئێستا پێشبینی دەکرێت هەر 10,000 لێما بێتەوە. شەڕ نییە و جارجار چەند پێک هەڵبژانێکی کەم ڕوودەدا. کورد بەردەوامن لە پاراستنی سنوورەکەی خۆیان. لەرز و تا و تیفۆ ژمارەیەکی زۆر پیاوی چەکداری لەناو بردووە. سەیەکی لەشکر بەکەڵکی خزمەتی سەربازی نەماوە. جلەکانیان لە خوری دروستکراون و هەموو دڕاوە و زۆر بە زەحمەت پێڵاویان بۆ پێیان دەست دەکەوێ و خراپترین خۆراکیش دەخۆن. نەپارەیان هەیە و نەخزمەت گوزاریەکی تەندروستی باش. هەروەها هەر کاتێک بیانەوێ هەرکێک جێبەجێ بکەن ئەوە بەردەوام هێزە نانیزامیەکان دەنێرن و هێزی نیزامی لە شوێنی خۆی ناجوڵێ بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشی لەو ڕێژەیە زیاتر دەمرن کە لە بەرەکانی شەڕ دەکوژرێن. کورد بەردەوام دێنە بارەکە و خۆیان ڕادەست دەکەن و مەرجەکان جێبەجێ دەکەن و ژمارەیەکی کەمچەکیش لەگەڵ خۆیان دەهێنن وەکو نیشانەیەکی ملکەچی و بەڵێنی ناردنی چەکی زیاتریش دەدەن. لەو لاشەوە استراتیژی کوردانی دەرسیم بریتیە لە مردن نەک خۆچەماندن. هیچ لەو شەڕانە دەوڵەتی عوسمانی نەیدەتوانی سەرکەوتوو بێ یان کۆنتترۆلی ناوچەی دێرسیم کە یعنی هێرشەکانی هەر بۆ جۆرە دەکرد کە کۆنتترۆلی ئەو ناوچانە بکە بەڵام ئەمەی پێ نەدەکرا بە هیچ شێوەیەک چونکە ناوچەکانی دێرسیم ناوچەی زۆر سەخت بوو ناوچەی شاخاوی بوو تەنانەت دارستانەکانی ئەوەندە چڕ بوون دەرسیمیەکان لە کاتی تنگانەدا ڕویان دەکردە ناو دارستانەکان کە دەوڵەتی عوسمانیە هێزەکانی دەوڵەتی عوسمانی نەیان دەتوانی بە دوایان دابچن. کۆنسۆڵ زیاتر لەسەر بابەتەکە دەڕوا و دەڵێ فەریق ئەحمەد پاشا کە کەسی دووەمی سوپاکەیە لەگەڵ موشیر دوژمنایەتیان هەیە و دەخوازێ لە شەڕەکەدا شکست بێنێ تا ئەو کە کەسی دووەمی سوپاکەیە ببێتە سەر لەشکری سوپا. ئەحمەد پاشا حەز ناکە شەڕ زوو کۆتایی پێبێ
چونکە لە ڕێی شەڕەوە خەریکی کۆکردنەوەی ماڵ و سامانە. ئەو سوتەمەنی بۆ لەشکر دەهێنێ و بۆ گواستنەوەی سوتەمەنیەکەش ئەو ئێسترانە بەکاردێنێ کە خۆی خاوەریانە و ساڵانە 4 تا 5,000 لیرە وەردەگرێت. لێرەدا کوردەکان دەرسیم چەند تاکتیکێکیان بەکارهێنا. لەک بەشێک لەوانە هەندێک لە چەکیان تەسلیم کرد و هەندێکیش لەوانە تا گەیشتە زستان، چکە هەڵمەتەکە بەردەوام بوو تاوەکو ئۆکتۆبەری ساڵی 1950 و دەوڵەتی عوسمانی زۆر هەوڵێدا کە هەڵمەتەکە نەگاتە زستان، چکە گەر بگاتە زستان لەبەرەوەی ناوچەکە لە ڕووی شاخاوی و تۆپۆگرافیای ناوچەکە زۆر زەحمەتە بێتن لە بۆ سەرکوتکردنی ئەو شۆڕشە. ئیتر نەیانتوانی بە تەواوی لە کۆتایی ئۆکتۆبەری ساڵی 1950 ئەو شۆڕشە سەرکوت بکەن لەبەر ئەوەی کەوا سەرکردەکانی سوپای عوسمانی لە ناوخۆیاندا ناهەڵبوون. ئەوە وای کردکەوە شۆڕشەکە با بڵێن بە تەواوی دانەمرچێتەوە لە ناوچەی دێرسیمدا. مانگێک و چەند ڕۆژێک دوای ئەمە ئەو پلانەی کوردایان ناوە سەردەگرێ و بەهۆی سەرما و سۆڵ و بارینی بەفری زۆر و بڵاوبوونەوەی نەخۆشی دوژمن ناچار دەبێت سوپاکەی بکشێنێتەوە و بگەڕێتەوە خەرپوت. بە شێوەیەکی گشتی لێرەدا ڕۆڵی هۆزەکانیش بە دیارێکەوێت تا لە ناوچەی دەرسیم، یەک لەوانە دوژیکەکان کە هەم بەریتانیەکان هەم دەوڵەتی عوسمانی لە بەڵگەنامەکانیاندا زۆر گرنگیان بەو هۆزەیدایە کە ڕۆڵێکی کاریگەر و کارایی هەبووە لەو ڕاپەڕینی ساڵی 1950. ئینگلیز ئەمەیان لە لای خۆیان بەم شێوەیە دۆکومنت کردو. لە بروسکەیە کە لە 15 نۆڤەمبەری 1950دا نێردراوە ئەمە هاتووە. گەورم، دەمەوێت راپۆرتێک لەبارەی ئەو هەڵمەتە بۆ ئێوە بنێرم کە کراوەتە سەرکورد. من لەوە دەترسم زانیاریەکانمان دروست و پشت ڕاستکراوە نەبن. هەروەها من هەموو هەوڵی خۆمدا تا بگەمە ڕاستیەکان. ئێستا هەڵمەتەکە گەیشتوتە کۆتایی. مشیر و هێزەکەی گەڕاونەتەوە خەرپوت. ئەنجامی شەڕەکە ڕوونە کە لەشکری سوڵتان هیچی دەست نەکەوتووە. کورد ئێستا باوەڕیان بەخۆیان پتەوتر بوو و زۆر لە جاران مکەڕترن لەسەر خۆنە چەماندن و خۆ بەدەستەوە نەدان. لەشکری سوڵتان زیانی زۆری زیاتری لە کورد بەرکەوتووە و پارەیەکی زۆریان بەبێ پاسە و خەرج کردو و دەبێ ژمارەیەکی زۆرتر لەشکردا بمەزرێن و پێویستە خەرجی زیاتریش بنێرن تا بەسەر و خێڵانەدا زاڵ بن یان دەبێت لیان بگەڕێن بە ئازادی بژین. ئەمەش سەرکەوت نەبوویان. ئەم سەرکەوتنەش لەوانێ ببێتە هاندەر تا هەرێمەکانی دیکەش هەمان هەوڵ بدەن و ڕەنگە شۆڕش سەر تاپای وڵات بگرێتەوە. هەموو لایەک لەوە دڵنیان کە موشیر ڕەشید پاشا دەستەوسانە لە سەرکەوتن و فەرماندەیەکی شکست خواردووە. ئەوە ڕاستە کە ژمارەیەک سەرکردەی کورد خۆیان ڕادەست کردووە. لەشکرێکی 5,000 چەکداریان پێکهێناوە، بەڵام لە کاتی پێویستدا ئامادەی خزمەتکردن نین. دێرسیم لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی زۆر ئاسەیە، ناوچەیەکی سەختە، یعنی تا ئەو کاتەش هیچ ڕێگاوبانێک بۆ دەرسیم نەبردرا بوو. بەردەوام خەڵکی ئەو ناوچەیە لە دەوڵەتی عوسمانی یاخی بوون و دەوڵەتی عوسمانی نەیتوانی بوودام و دەستگاکانی خۆی لەو ناوچانەدا بمەزرێنێ. لە نامەیەکی دیکەدا کە لە 1 دێسەمبەری 1951 بۆ وەزیری دەرەوە نێردراوە، جەخت لە سەرکەوتنی کورد و شکستی عوسمانیەکان کراوەتەوە. گەورم، دەمەوێت ئەوە بە بەڕێستان ڕابگەێنم کە من پێم وایە و ئامانجانی هەڵمەتەکە لە پێناویان هێنرابووە ئارا لە هەموو لایەکەوە شکستی خواردووە. نەتوانراوە باج لەسەر کورد زیاد بکرێ و نە هیچ چەک داماڵینێکیش سوودی هەبووە. لەشکر هەمووی پاشەکشەی پێکراوە، تەنیا لەو شوێنە نەبێ کە پێشتر بارەگای بەتالیۆنی لێبوو کورد هەموو وڵاتیان داگیر کردووە. ئایا ئەمە ئەو ملکەچکرد نەبوو کە وەزیری دەرەوە داوای دەکرد؟ مشیر خورشید پاشا و فەرماندەکانی لەشکری دەوڵەتی عوسمانی هەوڵیاندا سەرۆکۆزەکانی دەرسیم قەنەعەت پێبێنن کەوا وەلا و لایەنگری خۆیان بۆ سوڵتانی عوسمانی ڕابگەێنن. بێگومان هەندێک لە سەرۆکۆزەکان وەلایان بۆ دەوڵەتی عوسمانی ڕاگەیان، بەڵام بە شێوەیەکی گشتی دەرسیم تەسلیم نەبوو و نەکەوت و مقاومەیان کرد و بەرگریان کرد و مانەوە و خەڵکەکە لە کۆتاییە وەک ئەوەی کە لە سەرچاوەکان باز لەوە دەکرا دەڵێ
کەمێک لە خەڵک خۆی کردە قوربانی بۆ ئەوەی زۆربەی خەڵک بە ئازادی بژێ. پاشەکشە پێکردنی ئەم هێزانە و لە دەستدانی ژمارەیەکی زۆریان بۆ کورد سەرکەوتنێکی گەورە بوو. بەڵام ئەوە مانای ئەوە ناگەێنێ کە عوسمانی و بەتایبەتی موشیر ڕەشید پاشا بەردەوام نەبن لە ڕاکێشانی سەرۆک عەشیرەتەکانی کورد بەرەو لای خۆیان و توانیشیان هەندێک سەرۆک عەشیرەتی دی بەو مەرجانە قایل بکەن کە بۆیان دانراون. هەرەو کارەش وای کرد موشیر ڕەشید پاشا خۆڕادەستکردن و وەڵامی تەواوی عەشیرەتەکانی بۆ سوڵتانی عوسمانی ڕابگەێنێ کە ئەمە هەم لای مەزهەر پاشا زۆر بەجێ و دروست نەدەزانرا چونکە ئەو هێشتا هیچ وەڵامێکی لە سەرکردە کوردەکانەوە بەدەست نەگەیشتە بوو. پێی وابوو موشیر هەنگاوی بەرەو تێکدانی دانوستانەکان هەڵگرتووە. هەروەها کۆنسوڵی ئینگلیزیش ئەم کارەی موشیر ڕەشید پاشا بە قسەیەک دوور لە واقع دەزانێ و باوەڕیشی وایە کە ئەمە تاکەجار نییە کە لەم وڵاتەدا ئەفسەرێک بۆ بەجێگەیاندنی ئارەزووە کەسیەکانی خۆی هەوڵی لەباربردنی سەرکەوتنی وڵاتەکەی بدا. بەڵکو ئەمە هەموو ڕۆژێک ڕوو دەدا. ئەمەش بێگومان بە قازانجی کوردەکان دەشتێتەوە. ئەو شەڕێکە لە ساڵی 1950 ڕوویدا ئەمە کۆتا شەڕی دەرسیمیەکان و عوسمانیەکان نەبوو و شەڕی زۆر دوای ئەو شەڕە لە نێوان ئەم دوو هێزەدا ڕوویداوە بە تایبەتی لە کاتی شەڕەکانی دەوڵەتی عوسمانی لەگەڵ دەوڵەتی رووسیا وەکو شەڕی قڕم کە لە ساڵی 1953 واتە 2 ساڵ دوای ئەوە دێرسیمیەکان ببوونە ڕێگریەکی گەورەیان کۆسپێکی گەورە لە بەردەم هێزەکانی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی عوسمانی زۆر هەوڵیدا لەو کاتەدا لەگەڵیان پێک بێت چونکە ئەو ئاستەنگەی گەورەی ئەو ئاستەنگەی بۆ بە دەرکەوتو بوو کە پشتەوەی هێزەکانی کەوتبووە ناوچەی دەرسیم و دەرسیمیەکان بە بەردەوامی هێرشیان دەکرد لەسەر هێزەکانی عوسمانی. ئەو پرۆسەی لەشکرکێشیە بۆ شەر دەرسیم دەتوانین بڵێن هەتا سەردەمی مستەفا کەمالی شەر بوونی هەبوو لە ساڵی 1938 گەورەترین لەشکرکێشی لە سەردەمی جمهوریەتی تورکی کرا سەر شاری دەرسیمە کۆمەڵکوژیەکی گەورە لە شارەکە کرا کە دەتوانین بڵێن ڕەشەکوژیەک بوو لە مێژوودا وێنەی نەبوو بۆی کە سەرچاوەکان باسی لەوە دەکەن. پاشەکشەی هێز و نەخۆشکەوتنی سەربازەکان و ململانەی نێوان سەرکردە شەڕکەرەکانی عوسمانی و گەندەڵی و پێشخستنی بەرژەوەندی کەسی لە پێش بەرژەوەندی وڵات هۆکار بوون تا عوسمانی بۆ ماوەیەکی دیکەش نەتوانن دەرسیم داگیر بکەنەوە و دەرسیمیەکان بەشێکیان مردن تا زۆرینا خۆیان نەچەمێنن.